دوکاندار و خاوەن پیشەکانی هەڵەبجە گیرۆدەی دەستی باجن کە حکوومەتی ماوە بەسەرچوو لە جێبەجێکردنی یاسای باجدا هەموو پارێزگاکان وەک یەک تەماشا دەکات. خاوەن پیشەیەکیش دەڵێت دەیان دوکان و شوێنی کار بۆی زۆری باجەوە داخراون. بۆ نمونە من گەشت و گوزار چووم ئەستێرێکی یاوە بەسەر شانمە 550,000 لەسەر حساب کردووم. ساڵی ئایندە چوومەتەوە هەمان ئەستێرەیە 1,100,000 تێپەڕی کردووە لەسەر حساب کرد. ئەڵێم کاکە هەیاوار بۆ ئەڵێ بڕیارێکە و ڕێنماییەکە بۆمان هاتووە بێ جێبەجێکەن. ئەگەر جێبەجێ نەکەین شوێنەکە پێداخین. دوکاندارەکانی هەڵەبجە دەڵێن داهات و کار و کاسبی هەڵەبجە هاوشێوەی پارێزگاکانی دیکە نییە. ئاستی جموجڵی بازار و کڕین و فرۆشتن نزمە و پێویستە تایبەتمەندی بدرێت بە شارەکەیان و ڕێژەی باجیان بۆ کەم بکرێتەوە. پارێزگایەکی تازەیە ئەکرێت لە ڕووی باجەوە ئێستا باجی دوکانێکی وەکۆم دوکانەی من لەناو بازاڕی هەڵەبجە لەگەڵ دوکانێکە لای قەڵای هەولێرە یام لە وەرزی سلێمانیا یام لە مزگەوتی گەورەی سلێمانیا ئەبێ باجەکەی کەمتر بێ چکە مەسروفی ئەوێ تۆ سەیری کری دوکانێکی ئەوێکە و سەیری کری دوکانێکی ئێرەکە لەوە چێ لێرە کری دوکانێک بۆ نمونە 800,000 ملیۆنە بێ یام 700,000 وەتانە کرێک لەوێ چێ 5 ملیۆن بێ دیارە ئەو زیاتر ئەفرۆشێ بۆیە ئەم گۆڕانکاری هەیە لە کرێکەیە بۆیە ئەکرێ باجی دوکاندار ئەو باجانە ئەخرێتە سەر دوکاندار بە تایبەتی ئەم پارێزگای نوێ ئەبێ لە ڕاستیە لە شارەکان و لە پارێزگاکانی تر جیاوازتر بێت. وەڵی پێویست ناکەەوە باسە خۆشتەکە دیارە ئەڵێ مانگ دیار و پەنجە ئیشارەتی نابێت ئەڵێ نەتیجەی ڕۆژ لە بنە ڕۆژ دیارە تەمە داهاتیم خەڵکە دیارە هەڵەبجە هەمووی زۆری مەعاشخۆرە وەکو کەسابەتی ئاژەڵداری و باغداریەکەش ئەوەیە کە ئەیبینی لە مەسن ئەو ئاوێ ئاسانکاری بکە مەسن ئاژەڵداری ئاسان بێ بۆ خەڵکی ئەو بازی زیاتی لەسەرەکە سەنا بۆ لە وڵاتێکە کە ئاسایی بێشتێ چلوێ مەسن هەر شتێک ساڵانە زیاو بکە خۆی بێت دابەزێ ئەبێت دەستخۆشی لە کەسێ بکەیت کاڵەسێ پرۆژەیەکە ئاسانیەکە بۆ خەڵک تۆ نەک قورسیکە لەسەر خەڵکی. بەشێک لە کارنامەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم کە لە سەرەتای دەست بەکاربوونی بانگەشەی بۆ دەکرد چاکسازی لە سیستەمی باج و ڕەچاوکردنی دادگەری بوو تێیدا. بەپێی ئاماری وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بەسەرچوو داهاتی باجی حکوومەت لە ساڵی 2012 تەنیا 128 ملیار دینار بووە بەڵام تا ساڵی 2023 ڕێژەکە بۆ نزیکەی 1 تریلیۆن دینار بەرز بۆتەوە. بەپێی ئەم ئامارەی وەزارەتی دارایی بێت بە ڕێژەی لە سەدا 600 باج لەسەر کاسبکاران زیاد کراوە. ئەمە لە کاتێکدایە چاوپۆشی و خۆتزیینەوە لەلایەن کۆمپانیەکانی نەوت و کۆمپانیەکانی پارتی وەکێتی لە باج بەدی دەکرێت و بەپێی یاسایی وەبەرهێنانیش لە خۆشببوونی باج بۆ بەشێک لەو کۆمپانیانە بە یاسایی کراوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.